کۆتاییەکەیە کاتێک تیپ دیفاعی بێ، کاتێک تیپ بچێتە دواوە، کاتێک تیپ زۆر لە دواوە بێ، مەساحە لە بینی دیفاعەکانیان نەبێ، کاتێک تیپ گۆڵچێکەی سوپەر بێ، تۆ پێویستێ بە چییە؟ جاری ترم قسەیەم زۆر کردووە. کاتێک تیپ زۆر دیفاعی بێت، تۆ ئەتوانی چۆن گۆڵی لێ بکەیت؟ بەم شێوەیە. بەم شێوەیە ڤینیسیۆس ئەتوانی یاریزانێ دوان سیان چوار لە خۆت کۆکەیتەوانێ، ئەنجا دوایی لە شوێنی کە بۆشایی دروستە بێ. مادەم یۆڤی زۆر چڕە، مادەم یۆڤی زۆر بەیەکەوە مەساحەیان نییە، مادەم یۆڤی ئاوە دیفاعیەکە، پێویستە بە یاریزانی سوپەرستار و مەهاری و تەکنیک بەرز و لێ هاتووە. پێویستە بە ڤینیسیۆسە کە بەو شێوەیە یاریزان لە خۆی کۆکاتەوە لە شوێنێکی کە بۆشایی دروستە بێ. لە شوێنێکی کە بۆشایی دروستە بێ، شوتێکی لێ گۆڵچی گەڕانیەوە، بەڵام بیرمان نەچووە. بێلینگهامی وەرزی ڕابردوومان، وەرزی پێش ڕابردووشمان دوو وەرز لەمە پێشمان بینی. بێلینگهام لە پشتی دیفاعەکەەوە بوو، لەگەڵ لێیانی شوتەکە دیفاعی بەجێش باشتری متابعی کرد. لە ناو یاریەکەشا یەکێ بوو لە باشترین یاریزانەکان،